بوومەلەرزەکارە ساتبارەکەی دووشەممە نەک تەنها هاوڵاتیان بەڵکو زانایان و زەویناسانیشی گەڕاندەوە بۆ ئەو پرسیارەی عەیامێکە دەکرێت بۆچی پێشبینی بوومەلەرزە مەحاڵە؟ وەڵامدانەوەی ئەم پرسیارە بە درێژایی مێژووی کۆن و سەردەمی نوێ بۆ زانایان و زەویناسان ئاسان نەبووە. ساڵانێکە ئەوان وێڵن بە دوای ئەنجامی پێشبینیەکانیان کە لەکوێ و کەی بوومەلەرزە ڕوودەدات. ڕۆژنامەی واشنگتۆن پۆستی ئەمریکی راپۆرتێکی بڵاو کردوتەوە لەبارەی پێشبینی بۆ بوومەلەرزە بە گوێرەی راپۆرتەکە لەو پەڕی خێراییدا کە بتوانیت ئاگاداری بوومەلەرزە بیت تەنها لە ماوەی سەربەرزکردنەوەیەکدایە کە ئەویش چەند چرکەیەکە. بوومەلەرزەکانی باکووری کوردستان و تورکیا و ڕۆژاوای کوردستان و سووریا هێندە کارە ساتبارن وەک بوومەلەرزەی سەدە ناسێنران. ژمارەی ئەوانەی گیانیان لەدەستداوە گەیشتۆتە نزیکەی 30,000 کەس، نزیکەی 90,000یش بریندارن. ئەمە بێجگە لەوانەی هێشتا لە ژێردار و پەردووی باڵەخانە ڕووخاوەکان داماون. بوومەلەرزە کوشندەترین ڕووداوی سروشتیە بە گوێرەی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ماوەی 2 دەی ڕابردوودا نزیکەی نیوەی ژمارەی ئەوانەی بەهۆی کارەساتی سروشتیەوە گیانیان لەدەستداوە هۆکارەکەی بوومەلەرزە بووە. بۆیە هەوڵەکان بۆ گەیشتن با تروسکای هیوای پێشبینیکردنی ڕوودانی بوومەلەرزە بەردەوامە. بەڵام زۆرێک لە زەویناسان گەیشتوونەتە ئەو بڕوایی پێشبینیکردنی بوومەلەرزە نزیکە لە مەحاڵ، هۆکارەکەشی بۆ ئاڵۆزی شیکارەکانی توێکلی زەوی دەگەڕێتەوە. بەڵام بەشێکی دیکەیان هیوایان لەسەر تەکنەلۆژیای نوێ و زیرەکی دەستکردە کە لە داهاتوودا بتوانرێت پێشبینی بوومەلەرزەی پێ بکرێت و خەڵکی لە مەترسیەکانی ڕزگار بکرێت. بە گوێرەی راپۆرتەکەی واشنگتۆن پۆست لە ئەگەری هەبوونی تەکنەلۆژیای نوێدا و لە باشترین حاڵەتیشدا تەنها 1 خولەک پێش ڕوودانی بوومەلەرزە دەتوانرێت خەڵکی لە ئەگەری ڕوودانی ئاگادار بکرێتەوە. 1 خولەکیش هێندە کەمە خەڵکی پێڕە ناگەن خۆیان لە نێوماڵەکانیان دەرباز بکەن و بچنە سەر شەقامە سەلامەتەکان، بە تایبەتی ئەگەر چەندین خێزان لە 1 باڵەخانەدا بن وەگەوەی ئێستا هەیە. زانایان دەڵێن داهێنانی تەکنەلۆژیایەک بۆ پێشبینیکردنی شوێن و کاتی ڕوودانی بوومەلەرزە چەندین ساڵ لێمانەوە دوورە. دەشڵێن پێشبینیکردنێک کە دڵنیا و دەقیق نەبێت ڕەنگە زیانی زیاتر بێت بەراورد بە سوودەکەی. کریستین گۆڵێت بەڕێوەبەری سەنتەری زانستی بوومەلەرزە لە دامەزراوەی جیۆلۆجی ئەمریکی USGS دەڵێت بوومەلەرزە زۆر بە خێرایی ڕوودەدات. ڕاشکاوانە دەڵێم لە ئێستادا ئێمە بە هیچ شێوەیەک توانای پێشبینیکردنی بوومەلەرزەمان نییە. جوڵەی پلێتەکانی توێکلی زەوی کە هۆکاری بوومەلەرزەن بە هێواشی ڕوودەدەن، بەڵام بە گوتەی زەویناسان هەندێک جار شکان یاخود جوڵەیەکی لە ناکاو وا دەکات بوومەلەرزە ڕوو بدات بەبێ ئەوەی پێشتر هەستی پێ بکرێت. زەویناسان دەستیان کردووە بە چاودێریکردنی ئەو بوومەلەرزانەی لە ژێر زەویدا ڕوودەدەن. ئەمەش لە ڕێگەی ئامێری پێشکەوتووە دەبێت کە بۆ تۆمارکردنی دەنگەکانی ژێر زەوی بەکاردێن. ئەوان لە کۆتایی سەدەی ڕابردوودا هەوڵی زانستی زۆریاندا تاوەکو پێشبینی بوومەلەرزە بکەن، بەڵام سەرکەوتنێکی ئەوتۆیان بەدی نەهێناوە. لە ساڵانی هەشتاکان زانایان لە ناوچەی سان ئەندریاس لە کالیفۆرنیا کە پێشتر بوومەلەرزە تێیدا ڕوویدا بوو پێشبینی ڕوودانی بوومەلەرزەیەکی دیکەیان کرد کە لە ساڵی 1993دا ڕوو بدات. بەڵام بوومەلەرزەکە دوای 11 ساڵ و لە 2004دا لە کالیفۆرنیا ڕوویدا بەبێ هەبوونی هیچ ئاماژەیەکی پێشوەختە. جۆن ڕەندڵ مامۆستای فیزیە و جیۆلۆجی لە زانکۆی کالیفۆرنیا گوتی ئەم ڕووداوە وەک مەرگ وا بوو بۆ ئەگەری پێشبینیکردنی بوومەلەرزە، هەر بۆیە زانایان پەنایان بردا بەر لێکۆڵینەوە لە داتا و ئامارەکانی ڕابردووی بوومەلەرزە و وازیان لە پێشبینیکردنی بوومەلەرزە هاوشێوەی کەشوهەوا هێنا. سیستەمی شەیکەڵێک کە لەلایەن دامەزراوەی جیۆلۆجی ئەمریکی USGS دروستکراوە دەتوانێت زەنگی ئاگادارکردنەوە بنێرێت بۆ مۆبایلی کەسێک و پێشڕوودانی بوومەلەرزە کەسەکە ئاگادار بکاتەوە. هەرچەندە ئەو سیستەمە بە خێرایی کار دەکات کە هاوتای خێرایی ڕووناکیە، بەڵام زانایان دەڵێن سەختە بتوانێت لە چەند چرکەیەک زیاتر ئاگاداری پێشوەختەی ڕوودانی بوومەلەرزە بنێرێت.